يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، شتێکی بەڵگەنەویستە هیوا و ئاوات و ئامانجی ئینسانێک کە سێ سیفەتی تێدا بێ: ژیر و عاقڵ، بە ویژدان، ئیماندار و خواناس. ئاواتی ئەوەیە کە ژیانێکی ئازادی هەبێ، ژیانێک سەربەخۆ بێ، کۆی لەو ژێردەستەی کەس نەبێ و مافی کەس نەخوا و مافی نەخورێ، ماڵ و منداڵێکی ساڵحی هەبێ، هێلانە و خانە و لانەیەکی تێر و تەسەل و گەرم و گوڕی هەبێ، ئینسانێکی بێوەی و سەلامەت بێ، ژیانی پڕ بەرهەم بێ، داهاتی باش بێ. ئەمە هیوا و ئاواتی هەموو ئەو کەسانەیە کە ژیر و دانا و عاقڵ و بەویژدان و خواناس و ئیماندارن. ئەم ئاواتەش دەخوازێ بۆ نەوەکانی، بۆ کەسەکانی، بۆ نەتەوەکەی، بۆ هەموو ئیمانداران و خواناسانی سەرزەوی، بەڵکو بۆ تێگڕای مرۆڤایەتی حەز دەکات ژیان ئاوا خۆش بێ. بەڵام ئەوەی کەوا ناهێڵێ ئێمە بەم ئاواتانەمان بگەین، مرۆڤ بەم ئاواتانەی بگا و ژیانی خۆش بێ، دووشتە: یەکەمیان بوونی کۆمەڵێک خەڵکی ملهوڕ و لودبەرز و خۆبەزلزان و کەش و فشکەر و ئاژاوەجێڕ و نالەبار، کە ئەم کەسانە ئەگەر لە هەر ماڵێکا بن، یەک ماڵ یەک کەسی ئەوە ملهوڕ و نالەباری تێدا بێ، جا پیاوەکە بێ، ژنەکە بێ، یەکێ لە منداڵەکان بێ، کوڕێکی وات هەبێ، کچێکی وات هەبێ، ژیان لەو ماڵە تێک دەدا، ژیانی هەمووان دەشێوێنێ ئەو ملهوڕ و نالەبارە. ئەگەر لە گەڕەکێک و شارێکە یەک کەسی ئاوای تێدا بێ، بنەماڵەیەکی ئاوای تێدا بێ، ژیان لە هەمووان دەکا بەژان. ئەگەر لە فەرمانگەیەکە، لە ناو دایرەیەکە یەک مۆزەفی ئاوات هەبێ، ئەوانی تریش هەموو تێک دەدا، نایهەڵە سیستەمەکە بە باشی بڕوە. ئەگەر لەسەر شەقامێکە نالەبار و لودبەرزێک هەبێ، شۆفێری دەکا، ژیانی خۆشی و ئەو خەڵکەش هەمووی دەخاتە خەتەرەوە. نابینی یەک شۆفێرە چۆن ئەو شەقامەتێک دەدا و دەشێوێنێ، تۆ چەند بە سەلامەتی و بێوەیی دەڕۆی، ئەو ناهێڵێ. ئەوە یەکەمیان بوونی کەسانی ملهوڕ و کەسانی لالەبار و کەسانی خراپ. دووەمیان خۆتی کەس وای لێ نەکردووی، خۆتی کە ئاواتەکانت نایەنەجێ، خۆت کەسێکی بەدبەخت و کەسێکی خراپی، کەسێکی بۆت نایە. لەسەر ئەمە، لەسەر ئەم بابەتەی کە باسم کرد، بە هەزاران کتێب نووسراوە بە هەموو زمانەکانی دنیا، بە هەزاران توێژینەوەی زانستی کۆمەڵناسی و دەروونناسی کراوە. بەڵام ئەوەی گرنگە لە جیاتی ئەو هەموو هەزاران کتێب و توێژینەوە زانستیە، وەرە بچۆ خزمەت قورئان و کەلامەکەی خوای پەروەردگار بە سێ ئاەت هەموو ئەوەت بۆ باز دەکا. ئێمە لە وتارەکانی ڕابردوودا لەگەڵ جەنابتاندا لە ماڵی خوادا باسی عیسای کوڕی مەریەممان کرد، سەلامی خوای لەسەر بێ. سوڕەتی مەریەممان وەرگرت، سێ ئاەتی وەرگرە، ئاەتی 30 بۆ 32. لە سێ ئاەتە خوای پەروەردگار هەموو ئەو قسانەی باسم کردن، هەموو ئەو توێژینەوە زانستیانەی لە دنیادا دەکرێن، لە سێ ئاەتە لە دوو دێڕا خوا هەر هەمووی بۆ کورت کردوینەوە. بۆیە هەمیشە بگەڕێەوە بە خزمەت قورئان. خوای پەروەردگار لە زمانی عیسا پێغەمبەرەوە سەلامی خوای لەسەر بێ پێمان دەڵێ چێ دەبێتە خۆبەزلزان و فیزل و ملهوڕ و نالەبار؟ هەر کەسی ئەم سیفەتانەی تێدا بێ. یەکەمیان عیسا فەرمووی قال ئینی عەبد الله، بەڕاستی من بەندەی خوام. هەر کەسێک بەندەی ڕاستەقینەی خوا نەبێ و لە ناخیان نەچەسپا بێ، دڵنیا بە نەفسی پێی دەڵێ ئای بابە تۆ زۆر عنتەری، تۆ زۆر مهمی، تۆ ڕەفیقی خەڵک نی. بەڵام کە بە خۆت دوت ئینی عەبد الله، من بەندەیەکی لاوازی بەردەمی پەروەردگارم، ئەم ڕوح و لاشەیەم بە ئەمانەت پێبەخشراوە، وەڵڵاهی هەموو ڕۆژە ئەمە بە خۆت بڵێ، یەکسەر دێیتەوە شوێنی خۆت، ستەم لە کەس ناکەی، ملهوڕ نابی. دووەمیان ئاتانی الکیتابە، عیسا فەرمووی خوای گەورە کتێبی پێبەخشیوم، هەموو ئەوانەی نالەبار و ملهوڕن ئەوانن کە ناگەڕێنەوە خزمەت دینی خوا،
ناگەڕێنەوە خزمەت قورئان دەڵێت چۆنم پێخۆشەوا دەکەم برام نابێت چۆنت پێخۆش بێ وا بکەی ئەبێ بڵین خوا چۆنی پێخۆشەوا دەکەم والله هەر وەختێ ویستت ببی بە کەسێکی نالەبار و ملهوڕ نا ئەی نەفس ناتۆ شەرنی چۆنم پێخۆش بێ خوا چۆنی پێخۆشە یەکسەر دەبی بە کەسێکی باش هەموو ئەوانەی ملهوڕن دەیان بینی لە شار و شارۆچکەکاندا کەسانێکن حیساب و هیچ یاسا و کتێبێک ناکەن سێمیان وەجەعەلەنی نەبیە خوای گەورەی جەڕامی بە پەیامبەر من ئامانجدارم هەموو ئینسانێکی ملهوڕ کە ژیان تێک دەدا هیچ ئامانجێکی نەدی لە دنیادا وەجەعەلەنی مبارەکەن ئەینەما کونتو ئینسان لە جیاتی ئەوەی مبارەک بێ ئەگەر نالەبار بوو دەبێتە مەسلەحەت چی مەسلەحەتی خۆم چۆن بڕوە ئاوا دەبێت ژیان بڕوە مەسلەحەتی من کەوتە خەتەرەوە ئەبێ مەسلەحەتی هەموو خەڵکی بکەوێتە خەتەرەوە بەڵام ئینسانی بەڕێزی وەکو جەنابتان و دیندار و ئەهلی مزگەوت وا ناڵێ ئەڵێ من کەسێکی مبارەکم گرنگ ئەوەیە بەرژەوەندی گشتی بە دڵنیاییەوە لە بێژ بەرژەوەندیەکانی منەوەیە جاری وا مەسلەحەتی تۆ دەفەوتێ بەڵام مەسلەحەتی هەموو گەڕەکەکە لەو کارەدایە قەیناکە خوای پەروەردگار قبوڵمە بەڵام ئەوەی دەبێتە نالەبار دەبێتە جەبار لەسەر زەویدا ئەوەیە مەسلەحەتی خۆی دەوێت نەک خەڵک ئەچینە بەشی دووەمی ئاەتەکان کە خوای پەروەردگار لە زمانی عیسا پێغەمبەرەوە سەلامی خوای لەسەر بێ پێمان دەڵێ ئەو کەسەش کە دەیەوێت بەدبەخت نەبێ کە دەیەوێت کەسێکی نەکبەد نەبێ دەیەوێت بە ئاواتەکانی بگا ئەتەوێت بە ئاواتەکانت بگەی دەیگوێ بگرە ئاواتەکانت بە ئەمە دێتە جێ عیسا فەرمووی وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا وبرا بوالدتي ولم يجعلني جبارا شقيا بەشی یەکەم لە عەبدوڵڵا و هەتا وەجەعەلەنی مبارەکەن لەگەڵ جەبارەن یەکە سوبحان الله قورئان کە وردە ئەو دوو دیێڕە ئەو هەموو دەرسە گەورەی ژیانت دەداتێ ئەوەی ملهوڕەکەمان باس کرد دەبێتە جەبار و ئەبێتە کەسێکی نالەبار و ژیان دەکا بەژان لە خۆی و لە خەڵک ئەوەی تریان ئەگەر دەتەوێت ئاواتەکانت بێتە جێ ژیانت خۆش بێ خۆت بەدبەخت مەکە ولم يجعلني جبارا عصيا بەڕێزان جوان ورد ببنەوە ولم يجعلني خوای گەورە هیچ کەسێکی بەدبەخت نەکردووە نەچی نەعوذ بالله کوفر بکەی بڵێ خوا وای لێ کردوم کاکە هەر خۆم بێ شانسم هەر نێوچاوانم نازام شاسە چەندە ئەو قسانە ڕاست نین ولم يجعلني خوا هیچ بەندەیەکی خۆی لەم سەر زەویە بە نەکبەت دروست نەکردووە خوا هیچ بەندەیەکی خۆی لەم سەر زەویەدا لە ئادەمەوە تا کۆتا بەشەر واللهی بە بەدبەخت دروست نەکردووە هیچ بە شەرێکی بە ملهوڕ دروست نەکردووە خوا ئەمانە هەر فیرعەونانی دروست کردووە نا خوا کەسی بە جەبار و بە شەقی دروست نەکردووە ئەگەر دەتەوێت ئاواتەکانت بێنە جێ کەسێکی بەدبەخت نەبی ئەم شتانە بکە زۆر ئاسانە یەکەمیان وأوصاني بالصلاة خوا ئامۆژگاری کردوم خوا وەسیەتی بۆ کردوم بە نوێشکردن تۆش ئەوە بە کوڕەکەت بڵێ بە کچەکەت بڵێ باسی هەموو شتێکی بۆ دەکەین بۆ منداڵەکانمان باسی نوێژی بۆ ناکەین بەڵام خوای پەروەردگار بە هەموو خۆشەویستانی خۆی کە پێغەمبەرانن ئەمجا بە ئیمانداران دەفەرمێ ئاگال لە نوێژەکەت بێ نوێژ هەر مەبەست ئەم سێ چوار ڕکاتە نییە کە لە مەغریب و عیشا و بەیانی دوو ڕکات دەکەی ئەوە بیرهێنانەوەیە خوای پەروەردگار لە سوورەتی تاهادا لە ئاەتی 14دا بە موسا پێغەمبەر دەفەرمێ وەئەقیمی الصەلاتە لذیکری نوێژ بۆ ئەوەیە هەمیشە خواد لە یاد بێ هەمیشە خواد لە یاد بێ والله نفس ئەوەندە مەشغوڵە دنیا وا مەشغوڵت دەکا خوال لەبیر دەباتەوە ئەگەر دەتەوێت بە ئاواتەکانت بگەی قەت لە خوا غافڵ مەبە ما دمت حەیای لەگەڵا کەسانێکن کە دەکەونە تەنگانەوە دەست دەکەن بە نوێشکردن عەبدی چاکن کە کەوتنەوە خۆشیەوە واز دێنن بەخوا تۆ بە ئاواتەکانت ناگەی ئەوە بەندایەتی ڕاستەقینە نییە بۆ خوا کەسانێکن ساردە نوێژن ڕۆژێ نوێژی باش دەکە هەفتەیەک هەر نایکات دوان دەکا و پێنجی ناکە ئەویش بە ئاوات ناگا مەرجەکەی تێدا نییە نوێژ خوێنی ڕاستەقینە ئەوەیە ناهێڵە پەیوەندی لەگەڵ خوادا بپسڕێ لە مزگەوت لەسەر بەرماڵ لە کاتی نوێژەکان هیچ کاتیش خوای لە یاد نەکردووە لە بازاڕ و لە شوێنی کارەکەیدا ئەگەر دەتەوێت بە ئاوات بگەی هەرگیز لە خوا غافڵ مەبە دووەمیان وەزەکات زەکات هەروە ئەزانی ئەو سێ چوار دینارێک کە لە ماڵەکەت جای دەکەیەوە لە 102 و لە 40 ملیۆنا ملیۆنێک نانا ئەوە بە شەهەرەکە مەکەیتەوە بۆ پیاوی ڕەزیل دانراوە زەکات واتە خێرەومەند بی خێرت لەدەست بوەشێتەوە مادومت حەیە نەک ئەوەش کە دەکەوێت کابرای ئێمە وەڵڵی هەیە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان بە عمری خۆی خێری لەبیر نییە کە دەکەوێتە موسیبەتێکەوە نەخۆشێکی هەیە حیوانێک کەم بە خێر باشە وەڵا لە دوای دەجەریە پەشیمانیشە ئەمجا مامۆستا مریشکێک بکەم لە زیادی حیوانەکە باش نییە دوو مریش بکەم بە خێر دەیەوێت لەوەش خۆ بدزێتەوە برام بە ئاوات ناکەی
ئەگەر دەتەوێت بە ئاوات بگەی و خوا ژیانت خۆش و پڕ خێر و بەرەکەت کا وە زەکات ئەبێت دایمە لە قوپۆپی تازە دەرکەی و لێت بکرێتەوە دایمە خێرت هەبێ. هەر کەسێک خێردار بێ خێر دێتە ڕێی. ئەمە جوان بەڕێزان دڵی بدەنێ، حتا خێرت هەبێ بۆ خەڵک خێر دێتە ڕێت. هەر کەسێک هیچ خێرێکی لەدەست هەڵ نەوەرێ وەڵڵاهی دڵنیا بێ خێر نایەتە ڕێگای، خێر لە خۆی نابینێ. جا خێر و ئەزانی ماڵە، بەڵێ بە دەرەجەی یەکەم بە ماڵ، خوا ماڵی داوە بە تۆ براکەم ماڵەکەت ببەخشە ڕەزیل مەبە. ماڵی نەداوێ خوا عیلمی داوێتە، برا عیلم شەر نیە هەر مامۆستای قوتابخانە بی، خۆ چوار وشەی جوان دەزانی، خۆ سڵح و سەلاحەتێک دەزانی، خۆشنومێردێکی ناکۆکت پێ ئاش دەکرێتەوە، خۆ دوو برای ناکۆکت پێ ئاش دەکرێتەوە، دا ئەوەش خێرە بە عیلم، بەس بڵاوکردنەوەی زانست بە نووسینی کتێب بە مەقالەی جوان کوڕە جاری وای لە فەیسبووکەکەتەوە شتێک دادەبەزێنی ئەوەندە جوانە دایان خەڵک دڵی پێخۆش دەبێت. ئەمە بڵاوکردنەوەی عیلمە پێت ناکرێت لەوەشا بەخیلی بە عیلم. پاشان بە ڕووی خۆش، ڕووی خۆش چەند گرنگە. لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق يعني طليق هدوشي لصحيح مسلم هاتوا قد شاك بكم مزانا أجر جيشتي بروي براكد بزر دخنيش بها برويش خوش وبها والله كتوشي خلق دبي ورود خوش أخوا أوش بشاك ودنوسه تو أم خيربك برود خوش به زماني الشيرين اتقوا النار ولو بالشق تمرة فإن لم يجد فبكلمة طيبة لصحيح بخاري دا فرمودك هاتوا خود بپارێزە لە ئاگر لە بەڵای ئەم دنیای خۆت پارێزە لە ئاگری جەهەنەم خۆت پارێزە با بەلەتە خوورمایەکیش بێ قەت مەڵێ جا ئەو خێرە بچووکە چییە؟ واللهی جار هەیە خوا بە یەک شیرینی بەخشینەوە لێت خۆش دەبێ، جار هەیە بە 1000 دیناری خستوتە دەستی داماوێکەوە لای خوا زۆر بە گەورە وەردەگیرێ قەت چاکە بەکەم مەزانە. فإن لم يجد حتى توانای بەخشینی لە تەخورمایەکیشن نەبوو فبكلمة طيبة دبا زمانت شيرين بيه والله قصي ويا بوني خوشي ليدي ضلد إسراحت دكات دبا قصت خوش بيه دبا زمانت شيرين بيه بمش بخشن دبا خوا آواتا كانت دينيت الجيقا زور بيكس كبد بخت دبيه هي زمان طالي خويتي هي روي عبوسي خويتي واش دروست نکراوی بڵێ زۆر جار ستەم دەکەی وڵا کاکە فڵان کەس هەر خوا وا دروستی کردووە وەلەم یەجعەلنی ڕاز ناکەی لە ڕێزمە هەیە بە ڕووی جەنابتان وەڵڵا خوا قەت کەسی وا دروست نەکردووە ئەوە خۆتی خۆت وا لێ مەکە بە ڕێز و حرمەتگرتن لەگەڵ خەڵک بە دەرونی پاک هەیە بەمەش ڕەزیلە بەداخەوە بەوەش ڕەزیلە هیچ خێرێکی بۆ خەڵک نییە خەڵک تووشی خێر بێ دڵی تەنگ دەبێ يا ربي خوالو بمان باريزي والله كواد لي هاد ببونو خوشي وإسراحتي خلق دلتان بوي دلنيا بخير لخوان نابيني أو خوتي خود عليك دلت باكا لصحيح بخاري ده هاتو فرمودك يمسك عن الشر فإنها الصدقة برام هر هيج خيرك تبي نكره شر دبو خلق نبي خوا أمشد بشاكا ودنوسه هر هيج خيرك تبو نكره با درونت پاک بێ با کەس بە چاو زمان و دەستی تۆ تووشی شەڕ نەبێ ئەمەش بە خێر دەنووسرێ بۆت ئەم خێرش تەبێ خوا هەر تووشی خێرت دەکا بەڵام تۆ هەموو ئەم دەرگایانەی خێر لە خۆت داقەی بێ خێر بە خێر نایاتە ڕێگت خێرە و مەند بە والله ئاواتەکانت دێتە جێگا ئەحسن ئەیامیکە یەومە تەکون مەقسوودەن لا قاسیدەن خۆشەویستم لە ژیان بگە خۆشترین ڕۆژی ژیانی تۆ ئەو ڕۆژەیە کە داوا لێ دەکرێ نەک داواکار ئیوا هەڵە هەر فەوتام هەر دەبێ بەدەم خەڵکەوە بم بڵێ ئەو ڕۆژەم لە هەموو ڕۆژە خۆشترە لە ژیانە کە ئەلحەمدولله بەخشندە بووم و وەرم نەگرتووە پارە وەرگرتن خۆشە ئیش بۆ بکرێ هەمووی بێتە بەدەست و بڵێ بەڵێ قوربان بەسەر چاو خۆشە بەس بەخوا لەوە خۆشتر ئەو ڕۆژە ژیانی تۆیە کە تۆ بەخشندە بووی و ئەلحەمدولله وەرگر نەبووی ئومێدیان پێت بۆ خەڵک و ئومێدت بە خەڵک نەبووە سوپاسی خوای لەسەر بکە سێمیان وەبەڕەم بیوالیدەتی دوای نوێش دایمە یادی خوا بکە بەردەوام خوال لە یاد بێ دایمە خێرەومەند بۆ دەستی خێرەتە بێ سێمیان ئیسا فەرمووی چاکەکارم لەگەڵ دایکمدا جا سەیری وردی قورئان کە نەیفەرموو وەبەڕەم بیوالیدەتی بەڕمان هەیە و باڕمان هەیە بەڕ یعنی ئەو پەڕی لوتکەی چاکە هەر چاوگی چاکەیە یعنی فەرمووی هیچ چاکەیەک شک نابم لە دنیادا لەگەڵ دایکمانم کرد بێ ئەوەندە ئەولادێکی ساڵح بۆ دایکی چکە باوکی نەبووە عیسا تۆش بۆ دایک و باوکت وا بە باڕ واتە چاکەکارێکی یەکجار گەورە بەڕ لەویش گەورەتر
يعني عیسا فەرموویەتی خوا وەسێتی بۆ کردوم هەرچی شتێ لە چاکە لە لووتکەی چاکە بۆ خزمەتی دایکت دەیزانی بیکە. ئەتەوێت ئاواتەکانت بێت نەجێ ئاسانە لە ماڵەکەی خۆتە برای گەنجم. قاعیدەیەکمان هەیە، ئەم قاعیدەیە چۆن دەڵێ دوو کۆ دوو دەکاتە چوار، کەس گومانی هەیە لەوە، ئەوە یاسایە. ئێشت و ئۆ دەبێتە ئاو، قەت گومانی لەو یاسا کیمیایە هەیە نەوەڵڵا. دەی بشزانە قاعیدەیە چەندە بۆ دایک و باوکت چاک بی هێندە خۆشبەختی، چەندە بێمرادیان بکەی بەو دەرەجەیە خوا لە ژیانە بێمرادت دەکا، چەندە بێخێربی بۆیان ئەوەندە خێر نایەتە ڕێگات، چەندە شەڕت هەبێ بۆیان ئەوەندە تووشی شەڕ دەبی پەنا بەخوای گەورە. وریابە ئەزیزم، وریابە کوڕ و کچی بەڕێز ڕەنگە یەک فرمێسکێک بەهۆی نالەباری تۆ بە چاوی دایک و باوکتا بێتە خوارەوە، یەک ئاخێک کەڵەن ئاخ لە دەستت، ئەو ئاخا ئەو فرمێسکە هەتایە بەدبەختت کە ڕێگری بێ لە بەدیهێنانی هەموو ئاواتەکانت. هەر کەسێک مەدەرسی وەفاداریە لە ماڵەوە وەفادار نەبێ بۆ ئەو کەسێ هەموو ژیانی بەخشیەوە بەو هۆکاری دوای پەروەردگار دایک و باوکە کە هێناوێ سەرزەوی، وەفات بۆ ئەو نەبێ خەڵکی کە ئیهمالیکە، وەفات بۆ خەڵکی دریژ نابێ. پارەیان بدەیە حتا باوک و دایکت بچنە تەمەنەوە، باوەڕتان بێ ئەگەر هەشی بێ هەر پێی خۆشە. دارێکت ناشتووە چەند ساڵ خزمەتت کردووە، توخوا تۆ ئەگە ملیاردەربی دەستچێ ژێریەوە قەیسیەکی لێ دەکەیەوە، سێوێکی لێ دەکەیەوە، دڵت خۆشە یاننا؟ هەموو خەزیێنەکانی ئەم دنیای تۆ بن کە دەچی ئەم نەمامە بەدەستی خۆم ناشتومە، ئای چەند خۆشە هەموو سندوقە میوەکانی دنیات لە دەرەوە بۆ بێنن، بەقەدەر ئەو میوەیە دڵت پێ خۆش نییە کە خۆت ناشتوتەوە هاتوتە بەر هەموو لێی دەکەیتەوە. تۆ ئەو نەمامەی دایک و باوک چەند ساڵە خزمەتت دەکا بە زۆر پارە بخەجیفانیەوە، بڵێ باوە جان مەڵێ ئامەی سەرف کە بڵێ مە لە خزمەتت دابێ، هەر پێم خۆش شتێک لە خزمەتت دابێ، بەردەوام بە یارمەتی مادی دایک و باوکت بەسەر بکەوە، حرمەتی بگرە. چەند جوانە قەت تووشی دایکت باوکت بووی ئەگەر ڕۆژی 3 چوویتە دەرەوە هاتیتەوە ژوورەوە ئیلا دەستی باوک و دایکت ماچکە. ئەو دەستی دایک و باوک سماچکردنە وەڵڵاهی خوا ئاواتەکانت دێنێتە جێگا، واللهی ئاواتی دنیا و قیامەتت دێتە جێگا. بە حرمەت بە قەت باوکت دایکت هاتە ژوورەوە قەزڕانە کێشی هەستە ئیلا لەبەری هەستە، بیکە بە واجب لەسەر شانی خۆت، کارێک بکە لە ناو خەڵکا بڵێن هەی ڕەحمەت لەو دایک و باوکی ئەم ئەولادەی لێ بووە، ئەم کچە ئەم کوڕەی لێ بووە، واللهی خوا ڕەحمەتت بەسەرا دەبارێنێ ئاواتەکانت دێتە جێگا. دایکیش بەڕاستی دەبێت دایک بێ، بەڕاستی باوکیش دەبێت باوک بێ، نەرمونیان ڕووخۆش عەسەبی نەبێ لەگەڵ منداڵەکانیە، بەڕاستی بەچکەبوون لەگەڵ دایک و باوک بوون من دەڵێم لێک جیاوازە. ئاژەڵ و باڵندەکانیش ڕێزمێ بۆ ڕووی هەموو لایەک، ئەوانیش بەچکەیان دەبێ. زۆر باوک و دایکیش هەیە هەر مناڵی بووە بەڵام هیچ مواسەفاتێکی دایک و باوکی تێدا نییە. تۆش زمان شیرین بە، گەورە بە، بە حرمەت بە، تێیان بگەێنە، کاکە تێی بگەێنە، بڵێ وەڵڵەهی ڕۆڵە شیرینەکەم ڕۆژگارە تۆش لەم دەرسەی دەگەی. باوک و دایک سوبحان الله تا دەچنە سەرەوە بێهێز و لاواز دەبن، بەڵام سۆز و بەزەی و ڕەحمیان بۆ منداڵەکانیان خەمخۆریان زیاتر دەبێت. وەڵڵهی منداڵەکەت کە شیرە خۆرێ و لە باوەشتایە خەمی کەمترە و دڵسۆزیت بۆی کەمترە لەو منداڵی کە لە زانکۆ دەخوێنەوە لە شارێکی ترە و لە داخلیدایە. بڵێ ڕۆڵە جان تۆش ڕۆژە لەمە دەگەی ئەی ئەولاد ئەو یەقینەت هەبێ حتا باوک و دایکت بە تەمەن بن هەموو شتێکیان لاواز دەبێ، بەس ڕەجی خۆشەویستی و حرمەت و خەمخۆریان بۆ تۆ زیاد دەبێ. تو خوا ئەو خۆشەویستیە گەرم و گوڕم مەکوژە بەوەی بڵێ باوکە دایکە کاکە وازم لێ بێنە خۆ من مناڵ نیم، تو وازانی من مناڵم، بڵێ دایک جان حتا زانیت ڕایەکەشی هەڵێ بڵێ بەسەر هەردوو چاوان ئینشاءڵڵا کارێک ناکەم تۆ دڵت عاجز بێت، چۆن ڕێنماییەکانی تۆ دەکوژم. بەخوا خۆت ڕۆژە گەنجەی بەڕێز تێدەگەیت کە بووی بە دایک و باوک، حتا مناڵەکەت گەورەتر بێ ژن و مناڵیشی هەبێت تۆ زیاتر خەمی لێ دەخۆی، هەر لەبەر چای دایک و باوکت مناڵی هەر زیاتر پەرۆشت دەبێ، تۆش نەچی بیکوژی بڵێ ئامۆژگاریم ناوێ خۆ من مناڵ نیم قابلە خۆم نەزانم چی دەکەم، نا بڵێ هەر بەسەر چاو. دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی عندما يشرق الصباح لە لاپەڕەی 124دا ئەم کتێبە بە خۆشبەختیەوە بە جوانی کراوە بە کوردی لەلایەن مافناس مامۆستا هێمن محەممەد عەلیەوە بە ناوی گزنگی بەیان لاپەڕەی 87 کوردیەکەی. ئەڵێ کابرایەک بەڕێزێکی وەکو جەنابتان سەردانی دۆستێکی کرد لە ماڵەوە، دایکی لە تەنیشتەوە دانیشت بوو، زۆر حرمەتی دایکی دەگرت، وتی ماشاءالله دایکت لە لای تۆ دەژی؟ گەنجە ساڵحەکەش وەکو ئەم گەنجە جوانانەی مزگەوت وتی ناوەڵڵا من لە خزمەت دایکم دام. ماڵەکەی گەنجەکە بوو، ژن مناڵی هەبوو، ماڵی ئەو بوو، دایکی لە لای ئەو دەژیا، باوکی نەما بوو.
وتی نەخێر من لە خزمەتی دایکمدام. دایکیش دەبێ ئاوا بێ، دایکەکەش زەردەخەنەیەکی جوانی کرد، دەستی بەسەری کوڕەکە هێنا ماچی کرد لەبەر چاوی میوانەکەی بڵێ وتی ڕۆڵە گیان یا ڕەبی تەمەنت پڕ بەرەکەت بێ، یا ڕەبی ڕۆڵە هەموو شتێکت هەبێت دەرد و بەڵا نەبێ. کوڕی شیرینم عندما كنت صغيرا كنت عندنا، ئەو کاتێک کە تۆ منداڵ بووی من و باوکت سەرپەرشتی تۆمان دەکرد تۆ لە لای ئێمە بووی، هەتا تۆ منداڵ بووی تۆ لە لای ئێمە بووی. ئێستا کە تۆ گەورە بووی و ئێمە وەک منداڵمان لێ هاتۆتەوە و زەعلیل و بێدەسەڵات و لاواز بووین، ئەمجا ئێمە لای تۆین. ئەوەنی خوا لە سوورەتی نیسادا لە سوورەتی ئەلیسرا ئاەتی 23دا دەفەرمێ ئیما یەبلوغەن عندەکە الکیبەرە، کاتێ دایک و باوکت بە پیری کەوتنە لای تۆ. ئەوەنی خوا دەفەرمێ ئێستا ئێمە هاتووینە لای تۆ. ئەڵێ وەڵڵاهی وەمزانی یەکەم جار ئەو ئاەتم لە قورئان خوێندوتەوە، خۆرەخۆ ڕاست دەکات دایک و باوک کەوتۆتە لای تۆ، بەڵام ئەم دایکە چەند میهرەبان بوو، وتی ڕۆڵە کە تۆ مناڵ بووی تۆ لە لای ئێمە بووی، ئێستا دەستا و دەستی دەسەڵات دەکرێ، ئەمجا ئێمە دەکەوینە لای تۆ، تۆش ئاگال لێ بووە، سوپاست دەکەم، خوا خێرت بنووسێ، خوا زیادت بەسەرا بڕێژێ، چەندە ئێمە لە مناڵیا دڵسۆزی تۆ بووین، بەخوا پێتەوە دیارە تۆش لە پیریدا ئەوا دڵسۆزی ئەمەی. تۆ ئاوا بە بزانە لای خوای پەروەردگار هەموو ئاواتەکانت دێتە جێیان نا. ئەم سیانەت کرد و خەڵکی ئازاریان دای، نوێش خوێنێکی باش خێرە و مەند و خێرت بۆ هەموو خەڵک دەوێ و دەهەتە بۆ دایک و باوکت چاکی خەڵک هەیە ئازارت دەدا. ئەم کاتە شەر دڵخۆش بە، دڵخۆش بە، چونکە وتراوە ئیذا لەم یەکن لەکە حاسد فەلا خەیڕە فیکە، ئەگەر کەس حەسوودی پێ نەبردی خێر لە تۆدا نییە. سبحان الله، سەیری خۆت کرد لە ژیانە کەس حەسوودی پێ نەدەبردی، کەس منافیسن نەبوو لە ئیشەکەتا، کەس قسەی پێ نەدەکوتی، دڵنیا بە خێرت تێدا نیە، دیارە تۆ ماستاوچی بووی بە قسەی هەموو کەست کردووە، ئیلا دەبێت کەسانێک بۆ هەر پیشەیەک ناحەزێک هەبێ کە ناحەزت هەبوو دڵی خۆتیان پێوە ماندوو مەکە، بڵێ خۆیا سوپاس بۆ تۆ، دیارە من شتێکی باشم کردووە بۆیە حەسوودیم پێ دەبرێ. بەڵام ئاگەشت لێ بێ و ئیذا لەم یەکن لەکە صاحب فەلا خولوق لەکە، ئەگەر هاوڕێش نەبوو، کەست بە دەورەوە نەما، کەس لەگەڵ یا ئیدارەی نەدەکردی، کەست دڵی پێتەوە نەمابوو، هەموو خەڵک هەر نەفرەتی لێ دەکردی، بزانە ڕەوشتی تۆ تەواو نییە. وإذا لم يكن لك دين فلا مبدأ لك، هر کس دینی خۆی واز لێ هێنا مەبدەئی نییە، بیر و بڕوای نییە، کەس خێری لێ نابینێ. والله ئەوانەی کە مسڵمان و کافر دەبنەوە دەستنە سەر ئاینێکی تر دینی خۆیان دەگۆڕن، ئەو بێدینانش بزانن خێری لێ نابینی. ئەوەی وەفای بۆ دینی خۆی نەبێ مەبدەئی نییە، بەخوا بەیانی تۆش بە پارە دەفرۆشێت چێتە لای کەسێکی تر. هەر کەس دینی خۆی لەلا ئازیز نەبوو مەبدە و بیر و باوەڕ نییە، کەس خێری لێ نابینێ. کۆتایی وتارەکەم بم بەسەرهاتە شیرینە دێنم، بەڕێزێکی وەکو جەنابتان بەلای کەسێک ڕۆی سەلامێکی گەرم و گوڕ و حرمەتداری لێ کرد، کەسەکەش بەژێر لێەوە جوابێکی دایەوانێ و ڕووی کرد بەولاوە و دڵی ناڕەحەت بوو، وتی فڵان کەس نەخراپەم بۆی هەیە، نە ئازارم داوە، نە ماڵم خواردەوە، بەو هەموو حرمەت و ڕێزەوە سەلامم لێ کرد. ئەوە جوابی دامەوە شەبێ بەیانی سەلام لە هیچ کەسێ ناکەم. تووشی پیاوێکی بەڕێزی دنیادی دەیوەکو ئەم بەڕێزە دنیادی دە و ئەهلی مزگەوتە بوو، وتی مام حاجی مام حەکیم زانا دانا والله دڵم پڕخەمە، وتی بۆ؟ وتی فڵان کەس ئاوە بەسەر هاتەکەی بوو، بڕیارم داوە بەخوا سەلام لە کەس ناکەم، چاکە لەگەڵ کەس ناکەم، ئەخ من نەخراپەم بۆ تۆ هەبووە، نە هیچ کێشەیەکم هەبووە لەگەڵ تا، بۆ ئەوە بەلات و لوت و سارد و سڕی. وتی ڕۆڵە گیان وەرە نەسیحەتێکت بکە مامی خۆت کەسی خۆت، وتی فەرموو، وتی من دنیام زۆر باوکی تۆم بەبیر دەکە لە دایک بووە، وتی بەڵێ، وتی ئەگەر کەسێک لە نەخۆشیدا لە تاوی لەشی خۆی ئازاری هەبێ و پەلامارتدا تەنانەت دەستت ئازاردا قاچت ئازاردا دڵت لێ عاجز دەبێ، وتی نەوەڵڵا چونکە نەخۆشە، ئەوە نەخۆشە، لە تاوی لەشی خۆی ئازاری هەیە، قسەی نابەجێش دەکا و هاوار دەکا، پەلامارت دەدا. وتی کوڕی شیرینم شەر نییە ئینسان هەر جەستەی نەخۆش بێ، هەیە دڵی نەخۆشە، هەیە ناخی نەخۆشە، لێ عاجز مەبە، بەزەیت پێدا بێتەوە، بەیانی زیاتر بە گەرم و گوڕی مەرحەبایی بکە، ئەوە نەخۆشە. چۆن لە نەخۆش ئینسان دڵی عاجز دەبێ؟ ئەنجا پێیوت لە کەس بێزار مەبە، چینە لە دڵت مەگرە، ئارامیت بە هیچ ڕووداوێک لە دەست مەدا، کەسی خراپ نەخۆشە هەوڵ بدە دوشتی لەگەڵا بکەی، لێی ببوورە، بەزەیت پیا بێتەوە، ئەوەندەش تێکەڵاوی مەبە کە نەخۆشیەکەی بگریەوە ڕەفتاری ئەو بەسەر تۆدا زاڵ بێ. داواکارم لە خوای پەروەردگار، یا ڕەبی خوایە هەموو ئاواتەکانمان بیانیتە جێگا، یا ڕەبی خوایە هەموو ئاواتە خێرەکانمان بیانیتە جێگا، یا ڕەبی خوایە هەموو ئەم گەنج و لاوانەی کەوا ئەهلی مزگەوتن، ئەهلی قیبلەن، یا ڕەبی خوایە ئەو هەموو ئاوات و هیوا و ئومێدە خێرە لە دڵیاندایە خوایە بۆیان بیانێت جێگا،
یا ربی خوای دڵی هەموو دایک و باوکی خۆشکەی بە ساڵحبوونی ئەولادەکانی یا ربی خوای ئەوانەی ئەولادیان نێخوای ئەولادی ساڵحیان پێ ببەخشی یا شافی یا الله ئەو کەسەی شیفا تەنها بەدەستی تۆیە شیفا بۆ هەموو نەخۆشەکانمان بنێری یا ربی خوای هەر کەسێ داوای دوعای بەخێری لە دەستە بەدەست نوێژەکانی ئەم مزگەوتە کردووە لێت دەپاڕێمەوە یا الله خوای شیفایان بدەی خوای شیفایان بدەی خوای شیفایان بدەی خوای ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی هەموو لایەکمان خوای لە صیفەتی نالەباری و بەدبەختی پارێزی لە کەسانی لودبەرز و نالەبار خوای بمان پارێزی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.